بەڵێ دیارە ماوەیەکی زۆر کەم نزیکەی 3 ڕۆژ ماوە بۆ ئەوەی کە حزب و لایەنە سیاسیەکان و هاوپەیمانێتیەکان ناوی خۆیان تۆمار بکەن لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەوەی کە بۆ کورد گرنگە پارێزگای کەرکووک و ناوچە جێناکۆکەکان یاخود ناوچەکانی دەرەوەی پارێزگاکە ئیداری هەرێمی کوردستانە بەبستمانە قسە بکەین لەگەڵ بەڕێز مەسعود مەلا پەروێز بەرپرسی پەیوەندیەکانی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک مەسعود شەو باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 نزیکەی 3 ڕۆژ ماوە ئەگەر پێمان بڵێیتەوە وەکو پارتی لە کەرکووک هەوڵەکانتان بەکوێ گەیشتووە بۆ ئەوەی کە بە یەک لیست یاخود بە 2 لیست بەشداری هەڵبژاردنەکان بکەن. شەو باش بۆ ئێوەش بۆ بینەرانی خۆشەویستیش بە دڵنیاییەوە وەکو باستان کرد هەڵبژارد کەرکووک لە 2005 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای تێدا نەکراوە کە زوڵمێکی گەورە بووە لەم شارە کراوە کە نوێنەرانی خۆی لە شارەکە نەیتوانیوە هەڵبژێرێ بۆیە ئیستا ساڵ ئەم هەڵبژاردنە دەکرێت بە دڵنیاییەوە پارتی هەوڵی داوە دەرگای کراوە بووە بۆ هەر لایەن و حزبێک و کە بێ بەشدار بێ لەگەڵیان هاوپەیمانیەک دروست بکرێ هەوڵەکان سڕوپڕ بوونە و بەسوودیش بوونە زۆربەی حزبەکان ئامادەیان تیاوە لەگەڵ پارتیە دابەزن لەم هەڵبژاردنەیە. بەڵێ ئەی گەشتونەتە چی؟ وەکوتە ئێمە گەیشتونێتە ئەوەی کە لیستێکی هاوپەیمانیەکی کەرکووکیانە دروست بکرێ کە زۆربەی خەڵکی کەرکووک نوێنەرانی خۆی بنێرێت بە تایبەتی ئەو لیستەی ئێمە کە ئەمانەوێت دروست بکرێ لە هەموو نەتەوەکان و ئاین و ئاینزاکانی کەرکووکی تێدا بێ بە ئەو لیستە ئێمە کە ئەمانەوێت تورکمان و عەرەب و کەسایەتی عەرەبی ڕەسەنی شارەکە و حزب و لایەنە کوردستانیەکان لەو لیستەیە بەشدار بن چونکە ئێمە پێش ماوەیەک لە گفتوگۆ و چڕابووین سەردان و کۆبوونەوەمان لەگەڵ هەموو حزبە کوردستانیەکانی کەرکووک کردووە. باشە کەکێ مەسعود ئەڤ لیست کەنگیتی ڕاگەهاندن و چەند حزب و ئالی دناودەنە دوێ دەربارەیدا ئەم دەکارن ئاگاداریان شتەبەر تاکویستە نزگەی 7 حزب ئامادەیان تیا دەربڕیوە کە لەگەڵ ئەو هاوپەیمانەیە بن بە دڵنیاییشەوە ئەم چەند ڕۆژەی تر ماوە لەوانەیە چەندین حزب و تریش بێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانەیەک ببەستن بەیەکەوە دابەزین و دەنگێکی باش لایەنە کوردیەکان کێ لەگەڵتان بەشدارە بێ کاک مەسعود؟ لایەنە کوردیەکان وەکوتم زۆرە نیسا 7 بۆ 8 حزبەچێت هەن لایەنێ تریش ماوە کە وڵامان بدەنەوە چونکە ئەمە پێویستی بەوەیە لە سەروی خۆیان موافقە بکرێ ڕەزامەندی سەر و خۆیان وەربگیرێ و اینجا وڵامانە درەوە. کەک مەسعود دیالۆگ دناو بیناوە و ئالیین دن ئین کوردی دەچی بوو بە یەک لیست ئالیین کوردی بەشداری هەڵبژاردنان بدەن؟ پارتی لەگەڵ یەک لیستیا بوو بە دڵنیاییەوە دەرگای کراوە بوو بەس بەڕێستان ئەزانن لە 9 تەمموز کۆبنەوەیەکی مەکتەبی سیاسی هەردوو حزب پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەوەکو لەسەر کەرکووک لەسەر ئێوە هەموو ناوچە کوردستانەکان دەرەوەی هەرێم دابنیشن و لیستێک دروست بکرێ لەو کاتەیە ئەو کۆبنەوەی تێکچوو ئەویش لەسەر هەڵچوونی سەرۆکی یەکێتی نیشتیمانی بوو کە ئەوە خۆی لە خۆیان نیەتی ئەوانی پیشاندا کە لەگەڵ ئەوەیانین کە یەک لیست دروست بکرێ چونکە پێویستی ناکرد ئەو کاتە لە ڕێککەوتنا بوون لە کۆبنەوەی مەکتەب سیاسی بەس لە ناکاو بەڕێز بافڵ تاڵەبانی کۆبنەوەکە بەجێهێشت ئەوە زیاتر ئەو یەک لیستی و یەکەڵوێستیەی تێکدا
لە کوردستان و لە خەڵکی کەرکووکیش بۆیە باشە. پارتی بەڵێ. دوایەوە کەوتە هەوڵ لە کەرکووک بە تایبەتی لەگەڵ حزب و لایەنەکانی تر دانیشتنی کرد بۆ ئەوەی بتوانین لیستێکی بەهێز دروست بکرێ کە تعبیر لە خەڵکی کەرکووک بکاوەکوتم تورکمان و لەگەڵ تورکمان و کەسایەتی عەرەب و لەگەڵ زۆربەی لایەنە کوردیەکان دانیشتوین و بەڵێ. جارێش چاوەڕێین کە هەنێ حزب ماوە کە ڕێی کۆتاییمان پێ بدەن. ئەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نەتانتوانی بگەنە ڕێکەوتن بۆ ئەوەی کە بە یەک لیست بەشداری بکەن ئەی لایەنە کوردیەکانی دیکە ئەگەر بەناویش پێم ناڵێ پێمان بڵێ کە بۆ نمونە چەند لایەنی کوردی لەگەڵتانە بۆ ئەوەی کە بە یەک لیست بەشداری بکەن. ئیسە ناتوانم ناوت پێ بڵێم باشە. لەبەرەوەی وەکوتم چەند لایەنێک ماوە ڕێی کۆتاییان نەداوە چاوەڕێەکەن سەروی خۆیان وەڵامان بدەنەوە بەس بدڵنیاوی پێ دەڵێم نزیکەی حوت حزب تەواو لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە دابەزن. کەک مەسعودیانی گەر بە چەند لیشی کورد بەشداری بکەن لێ پشتی ئەنجامدانە هەلبژارتنان پارتی ئامادەیە و لەگەل ئالیە دنین کوردی دیسە دانوستاندنی خۆ بەردەوام بکە لە کەرکووکێ بە دڵنیاییەوە لە کەرکووک تاکویستە کورد زۆرینەی شارەکەیە دوای هەڵبژاردنیش ئەو کاتە کورد من ڕێی خۆمە ئەڵێم کورد ئەو کاتە زیاتر یەکگرتووە بێ یەکوتارە بێ لەسەر مەسلەی داهاتووی کەرکووک و لەسەر مەسلەی پارێزگار و لەسەر ئەو شوێنانەی کە لە کورد وەرگیراونەتەوە لە ڕووی ئیداری و داهاتووی کەرکووکیش ئەو کاتە ئەندامانی ئەنجومەنی داهاتووی کەرکووک کە کوردن لە دڵنیاییەوە یەک ڕەئیە بن. بەڵێ کاک مەسعود ینی بە ئەوەش بڵین کە تەنیا کورد نییە کە لە کەرکووک نەگەیشتووە بەوەی کە بە یەک لیست بەشداری بکە خۆتان دەزانن تورکمان عەرەب ئەوانیش هەتا ئێستا ینی هاوپەیمانێتیان نییە نەیانتوانیوە بە یەک لیست بەشداری بکەن. ئەمە تا چەند زیان لە کەرکووکەدا دەنگەکانی کەرکووک پەرتەوازاکە یاخود ڕێگرە لە بێت لەوەی کە لە داهاتوودا خزمەتی زیاتریە و پارێزگایە بکرێت. با ئێمە بە سۆزەوە بیر لە مینەکە نەکەینەوە کە لەوانەیە ئەم یاسای هەڵبژاردنە یاسایە و یەک لیستی سەلبیات و ئیجابیاتی خۆی هەیە. بەڵێ. دوو لیستیش سەلبیات و ئیجابیاتی خۆی هەیە. بە دڵنیاییەوە وەکوتم ئەمە خۆی لە خۆیە ئەم یاسایە مەرج نییە ئەوەی کە یەک لیست بێ سەرکەوتوو بێ لەوانەیە دوو لیستیش قانجازی خۆی هەبێ و ململانەیەک دروست بکرێ بۆ ئەوەی زیاتر خەڵک بچێتە سەر سنووقی دەنگدان. بۆ کوتم لایەنی عەرەبیش تاکویسە نەگەیشتنەوەتە ئەوەی هاوپەیمانی دروستکرێ لەوانەیە ئەوانیش چەند لیستێکە بێ تاکویستە ئەوەی کە من زانیاریم هەبێ سێ لیست بەرەو چواری شەچێ. ئێمە لە کەرکووک ئەگەر دوو لیستی بەهێزە بێ لەوانەیە کورد قانجازێکی زۆر بکە. بڵێ کەک مەسعود نەها ژاردننی داهاتوو کەرکووک 2017 یعنی زەرارا هەری مەزەندیت خەلکی کەرکووک یعنی ژیانێکی گەلک ئالۆز پشتی ساڵا 2017 gelek pojî ji destan li Kerkûkê Kurdan piştî hilbijartinên parêzgehan 2023 em dikarin bibêjin got rewşa Kurd li Kerkûkê baştir dibe? بەدڵنیاییەوە ئێمە ئیستا شەڕی ئاساییکردنەوەی کەرکووکەکەین بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان ئەم شەڕەیش وەکوتم ئەم جارە بە دەنگدانەیکەین بۆ ئەوەی بتوانین ئەوەی بەسەر کەرکووکە هاتووە بیگەڕێنەوە سەر دۆخە ئاسایەکەی خۆی ئەوەی دوای خیانەتی 16 ئۆکتۆبەریش زۆر زوڵم لەم شارە کراوە زۆڵمەکە ئەوە بووە کە تعریبێکی زۆر کراوە
لە ڕووی ئیداریەوە زۆر پۆست لە کورد وەرگیراوەتەوە ئەمانە ئەبێ لە ڕووی بە هەڵبژاردن ئەمانە وەربگیرێتەوە بۆیە داوام لە خەڵکی شاری کەرکووکە ئەم جارە شەڕی ئێمە شەڕی هەڵبژاردنە شەڕی ناسنامەی داهاتووی کەرکووکە بۆیە ئەگەر لەم شەڕەیە سەرکەوین ئەتوانین دۆخی شارەکە بگەڕێنەوە پێش 16 ئۆکتۆبەر ئەگەر خوانەکەردان ئێمە خەڵکمان نەچی بۆ دەنگدان ئەمەی کە هەیە خراپترە بێ و زیانێکی زۆرەکەین. سپاس بۆتە کەکەی مەسعود مەلا پەروێز ژێ کەرکووکێ لەگەڵمان دەست خۆش.